دوێنێ نوێژی بەیانی گەنجەکان گوێ بگرن. دوێنێ شەو لە ژیان نەبوو، ئێستا لە ژێر خۆڵدایە. گەنجێکی خواناس تەمەنی 16 ساڵە دەڕات بۆ مزگەوت لەیلەتول قەدری کردووە شەو بەیانی دەڕات بۆ نوێژی بەیانی چاوەڕێ دەکات قورئان دەخوێنێت هەتاکە و کاتی قامەت دێت. 16 ساڵە تەمەنی گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگار بەڕاستی با تەوبەی ڕاستەقینە بکەین بەڵکو خوا لێمان خۆش بێت. ئەم گەنجە خۆشەویست و خواناسە ڕەحمەتی خوای لێ 16 ساڵە تازە پێئەگات چاوەڕێی قامەت دەکات